من سێ سەرگامیشم کە لەو ئینا خەوتو بوون مادەیەکی سوودهێنەر بوو تێزاب بووە لەگەڵ نەوتی ڕەشگاتێکەڵا ئیتر قەزاوباڵی جەنابتانی بردوو بوو بە خەسارە بۆ من. ڕێکخراوێکی ژینگەی هاتوونەتە داواکاری گشتی لەسەر و مادە ڕەشەی کە لە چەند ناوچەیەکی سنووری پارێزگای سلێمانی بڵاو بۆتەوە داواکاری چەند داوە دەست داواکاری گشتی. لێرە یەکێک لەو هاوڵاتیانی لێیە کە زیانی زۆری بەرکەوتووە کە حاجی سڵاو لێبێ ئەو زیانە چێکە بەرجەنا بکەوتووە. والله ئەو زیانە من گامش بەخێوەکەم تاوان گامش حەزی لە تەڕیە هەر تەڕیەک و چەورێ شتێ بدینێتی ئاخەوێ ئیتر من سێ سەرگامیشم کە لەو ئینا خەوتو بوون مادەیەکی سوودهێنەر بوو تێزاب بووە لەگەڵ نەوتی ڕەشگاتێکەڵا ئیتر قەزاوباڵی جەنابتانی بردوو بوو بە خەسارە بۆ من. سێ گامێشە بەڵێ نرخیان چەندێکە؟ والله گامێش سعری گرانە یعنی تر لە 4 ملیۆنەوە هەیە هەتا چێت 10 ملیۆنیش ئەوانی من لە نزیکی 7 ملیۆنە موازنە ئەکران. هەموو زیانەکە و چەندێک بوو؟ زیانەکەم لە 21 ملیۆن بەس لە مردارەبوونی گامێشەکانمان خۆی ئەبینێتەوە ئەوەی تریشی کە من ڕۆژانە مەعیشەتم لەسەر بووە ڕۆژوا بۆ باە 40-50 هزارم شیر و ماس فرۆشتەوە ئەوەشم ڕۆی نەما. تۆ داواکاری چی و لە داواکاری گشتی کرد؟ واللهی لە داواکاری گشتی من ئەم ڕوونکردنەوەی ماوتم ئەو زەرەرەم لێکەوتووە. ئەوان چیان پێوتی؟ والله ئەوانی زۆر بە دڵخۆشکەرانەوە وتی پێش ئێوە ئێمە هەوڵمانداوە و کتابمان کردو بۆ مناحیەکان و بۆ هەموو شوێنەکان و زۆر بە مەسئولانە ئیشیان کردووەوە. شوێنەکە ئێوە چۆ بۆ بزەبەت؟ من گوندیکانی گۆرانم. کانی گۆران بەڵێ. زۆر سپاس بۆ بەڕێز سەرنووسمە لە کاک نەبیل لە پارێزەرانی ئەو سڵاو لێ بە کاک نەبیل. زۆر بەڕێزی کاک. ئێوە تا ساوی بەدۆدەچوونتان کرد بێت بۆتان دەرکەوتووە چی ئەم مادە ڕەشە؟ ئەم پاشماوانە لە دوای 2023ەوە کە ئێمەی تر بە شێوەیەکی زۆر نەشیاوانە کۆمەڵێک کارگەی ناقانونی کۆمەڵێک مەعامل دروست ئەبێ بۆ دەستکەوتنی بژێوی ژیان ئەم پارەیە پارەیتر پارە هەیە بە پاشی پاکرێ پارەش هەیە بە حرامی و ئەمە ئەو پەڕی ناحەقیە بەم شکلەکە پارە پاکەی پاشەڕۆی کارگەکان باشە سمێنەش لە کۆمپانیام هەیە یاخود مەسفای نەوتمە یاک معمەلی دروستکردنی ڕۆنی سارم هەیە باشە حساب و پاشەڕەکە کردووە بۆ پاشماوەکە کردووە لە دوای 2023ەوە ئەمانە کەڵەکە کرابوون لە کۆمەڵی شوێنی دیاری کراوە شارەوانی بۆی دابینکردن بەڵام ئێستا و شوێنانە پڕ بوون ناتوان بیخەنەوێت چیەکەن ئێستا بڵاوی یەکەنەوە بەناو بە تایبەتی دێیەکانە ئەو شوێنانی کە ئەها خەرەندا یا جۆگەلەی ئاوە ئەیخەن ئەوێ پاشماوەی ئەو کەسە بووی کە ئەم بابەتەوە جوڵ ڤیدیۆ بڵاو کردەوە بۆ یەکەم جار پێش دەستگاکانی ڕاگەیاندیش ئەو کاتەکە بینی و چی بوو سەریکە یەکێک لە کاری ئێمە وەکو ڕێکخراو دەستنیشانکردنی ئەو کاریگەریانە لەسەر سەرچاو ئاوەکان کاڵی سەرچاو ئاوەکان لە سەری بەشی سەرەوە چۆن بڵێن کە ئێمە نامان ناو ڕۆحی ئاو خەرەندەکان بۆ نمونە مایشکە یا حدو هەفتی تر باراناو دەست پێکە ئەم شاخانە ئەو بەفر لە خۆ دەگرن لەو خەرەند و دۆڵانە و دەچنەوە سەر بەحری بتوێن و دەراچەی دوکان و زەی بچووک و زەی گەورە و جا بۆیە ئێمە وەکو سروش دۆستێک وەکو چاودێریکەرێکی سروشت بە بەردەوامی ئێمە دۆکمنتی ئەم دیاردانەمان کردووە و ئەژزانین بۆ نمونە لە چ منتیقەیەکەوە بۆ منتیقەیەشکێت ئەمە لە هەموو شارەکانە ئەگوزەرێ بەس ئەوەی ئێستا لەم دەڤەرەیە کە ئەمە کە باسکراوە دۆکمەتی 15 ساڵ هەیە کە ئەم دیاردانە دووبارە ئەبێتەوانێ بە بەردەوامی بەڵام لە دوهۆک هەیە لە هەولێر هەیە لە ناوچەکانی تر هەیە ئێمە ئاگدارین بە داتا هەموویمان لەلایە ئەنجا بۆیە بەڕاستی ئەمە ئەبێت یاسا بێتە سەر ئەوەی کەیتر ئەها چۆن ئەو یاسانەین هەر بۆ پاراستنی ژینگە و سەرچاو ئاوەکان ئەبێت زەختیان لەسەر بکرێت تۆزەکەی لێلا بڕێ و پراکتیس بکرێت چکە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە ئەوە هیچ دەستمان بە هەموو قوڵایی سروشت و دیەکان بردووە باشە ئیتر وایەتە ژێر خۆمانەوە وایەتە ناو خواردنەکانمانەوە گامێش قەیماقێکی کە ئەی خۆی چەند خۆش و بەلەزەتەوەمان ئەوە تا کاک حاجی گامێشەکانی تیانی کەواتە ئێمە فەرهەنگ و کلتور و لادەکانمان لە ناو ئەبین بۆ بژێوی ژیان کە ئەم پارەیە کە سبینە ئەمە قەت لە بەڕاستی بەم شکڵە پارەپاکردن و کۆمپانیادانان ئەمە ئەو پەڕی قەتلیش دەستەکان خۆش بێ بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە چەند ڕێکخراوی ژینگەی بوون ئەمڕاتونە داواکاری گشتی داواکاری ئەوەیان کردو کە ئەو بابەتە بربەستێکی وەدابڕێ بۆی کە چی دیکە ژینگە و ماڵی خەڵکی وێرانە.